بەڵێ بینەرانی عزیز سڵاوتان لێبێت بنیادگار فایقم ئەم شەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە پایتەختی هەرێمی کوردستانەوە لە شاری هەولێر لەگەڵتانە بووم بۆ پێشکەشکردنی ئەمەڵقەیەی وێنە گەورەکە. ئەمەڵقەی وێنە گەورەکە ئەڵقەیەکی تاڕادەیەک گرنگ و قسەکردنە لەسەر کۆمەڵێک بابەت و تۆپیکی استراتیژیکە گرنگە بۆ داهاتووی هەرێمی کوردستان. مەبەستمە کۆمەڵێک پرسیار بوو ڕوژێنم و دواتر میوانەکانم وەڵامیان بدەنەوە. یەکەم پرسیار کە مەبەستمە قسەی لەسەر بکەین ئەوەیە کە قسە لەسەرەوە هەیە داعش لەم سنوورە بەرەو کۆتایی ئەڕوات لە کۆتایی نزیک بۆتەوە. ئایا لە دوای داعش هەرێمی کوردستان ئەبێت چی لە ئەولەویەتی کاری بێ و یەکەم شت کە هەنگاوی بۆ ئەنێ چ لە ڕووی سیاسیەوە چ لە ڕووی سەربازیەوە ئەبێت چی بێت؟ قسە لەسەر ئەوە هەیە کە یەکێک لەو تەحەدا و بەرنگاربوونەوە مەترسیانەی کە لە دوای داعش ڕوبەڕووی هەرێمی کوردستان و هێزی پێشمەرگەی کوردستان دەبێتەوە حەشدی شەعبیە. دواتر بە وردی قسە لەسەر ئەم خاڵەیانەکەین. مەبەستمە قسە لەسەر ڕێخستنەوەی نێوماڵی کورد بکەین. کورد ئەوترێت کورد تا یەک دەنگ و یەک ڕەنگ و یەک هەڵوێست بێ سەبارەت بە بەها باڵاکان سەبارەت بە پرسە استراتیژیەکان باشتر و ڕێک و پێکتر و محکەمتر ئەتوانێت ڕوبەڕووی مەترسیەکان ببێتەوە. قسە لەسەرەوەکەین ئەوترێت چەندین لوقمی سیاسی بۆ پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستان و بۆ ئەزمموی ئەم هەرێمەی باشوور دروست کراوە هەر لە ئابلوقەی ئابووری و کێشەکانی داراییەوە تا ئەگاتە داعش و تا ئەگاتە حەشدی شعبیش بەو هیوایی ئەمەیان نەبێ بە یەکێ لە لوغمەکان. و مەبەستمە قسە لەسەرەوە بکەین کە لە ناوچە کوردستانەکانی دەرەوە ئیدارەی هەرێم ڕێفراندۆم چۆن ئەنجامەدرێت و ئەبێت هەرێمی کوردستان چۆن خۆی بۆ ئامادە بکات. زۆر پرسی دیکەش من لە پێشەکەکە زیاتر ناڵێم بۆی کاتەکە استقلال بکەین. 4 میوانی ئەزیز و بەڕێز ئەم شەو لە ستۆدیۆی ناوەند لە شاری هەولێر لەگەڵ مندان لە دەستە ڕاستەوە دکتۆر ئازاد عوسمان مامۆستای زانستە سیاسەکان لە زانکۆی سەلاحەدین زۆر بەخێر بێن. هەروەها جەنابی عەمید هەڵگورد حکمەت بەڕێوەبەری گشتی ڕاگەیاندن و هۆشیاری نیشتیمانی لە وەزارەتی پێشمەرگە ئێوەش بەخێر بێن سەرسەر و سەرچاوم. کاک دکتۆر دانا سعید سۆفی ئەکادیمی و چاودێری سیاسی و ئەندامێکی پێشووی پەرلەمانی کوردستانی ژەوە بەخێر بێن سەرسەر و سەرچاوم. هەروەها جەنابی دکتۆر محەممەد خورشید بەرپرسی لە قیسەی پارتی دیموکراتی کوردستان لە شاری کەرکووک ئێوەش بەخێر بێن سەرسەر و سەرچاومان. گەر لە جەنابتانەوە دەست پێ بکەم عەمید هەڵگورد. هێزی پێشمەرگەی کوردستان لە ئێستادا چۆن ڕوبەڕووی ئەو مەترسیانە ئەبێتەوە کە بریتینین لە داعش. بینیمان هێزی پێشمەرگەی کوردستان چۆن مامەڵەی لەگەڵ داعش کرد و لەسەر ئاستی گیانیش باس لەمە کرا کە تەنها هێز توانی بێتی لەسەر ئەرزی واقع یعنی بەزەبری چەک و بەزەبری ئیرادە داعش لەناوبەرێت هێزی پێشمەرگەی کوردستان بووە. بەڵام ئێستا قسە لەسەر ئەوە هەیە کە مەترسی تر لە ڕێگادان. گەر قسەیەک لەسەر ئەمە بکەی بێگومان پرسی دیکەشمانە بێ قسەی لەسەرکەی. بەڵێ زۆر سپاس. طبعاً خاڵێکی زۆر گرنگەوەیە کە ئێمە هەمیشە قسە لەسەر کۆتایی هاتنی خۆناغی ڕوبەڕووبوونەوەمان لەگەڵ داعشەکەین. بەڵام هەتا ئێستا زۆر بەکەمی من تێبینیەوە کە میدیا و بە شێوەیەکی بەرفراوان کار لەسەرەوە بکات یانیش قسە لەسەرەوە بکات کە دوای داعش لێکەوتەکانی دوای داعش چییە؟ کە ئێستا سەرەداوێکی دەرکەوتووە ئەویش مەسەلەی حەشدی شەعبیە و بێگومان کۆمەڵێکی سەرەداوی تر هەیە لە پشتی حەشدی شەعبیەوە لە سنوورەکە لەو سنوورە فراوانەی کە هێزە پێشمەرگە بەرەو ڕووی داعش بۆتەوە تایە. ئەمانە هەمووی لە ئەنجامە ئەبێت قسەی لەسەر بکرێەوە هەڵەسەی لەسەر بکرێەوە یەک هەڵوێستی هەرێمی کوردستانی پێویستە. ئەم بەرنامەیەش هەوڵێکە بۆ ئەو مەسەلەیە کە بەداخەوە هەتا ئێستا یەک هەڵوێستی هەرێمی کوردستان پێکهاتەی سیاسی لە هەرێمی کوردستان هاوڕانیە لەسەر دەرهاوێشتەکانی دوای جەنگی تیرۆریستانی داعش. لەبەرەوە ئەو بەشەی کە تایبەتە بە هێزی پێشمەرگەی کوردستان من دەتوانم بڵێم لە 3 ساڵی ڕابردوو باشترین ئەزمموونێ لە تەواوی مێژووی سەربازی و سیاسی و عملیاتی هێزی پێشمەرگەی کوردستانە بەوجود هاتووە بۆی کە پێشمەرگە بتوانێت لەسەر پێی خۆی ڕاوەستێ و زیاتر لە ئەگەرێک تەحمل بکات لە ئایندا
و پێشمەرگە چۆن توانی ڕوبەڕووی داعش ڕاوەسێ بێگومان بەرامبەر بە ئەگەرەکانی تری دوای داعشیش ئامادەیی هەیە بەڵام ئەمە هەموو لە حاڵەتێکە کە پێشمەرگە پێویستی بەو سەپۆرت و پشتگیریە سیاسیە هەیە کە لە هەڵقوڵاوی ناو جەماوەر و پێکاتەی سیاسی و کۆمەڵایەتیە لە ناو هەرێمی کوردستانە. گەر پرسیارێکی ورتر بکەم سەبارەت بە حەشتی شعبی وتت پێشمەرگە وەک چۆن بۆ داعش ئامادە بۆ قۆناغی دوای داعش و مەترسیەکانیش ئامادە دەبێت. ئێوە هێندەی چاودێریتان کرد بێ لە وەزارەتی پێشمەرگە هەستەکەن مەترسیەکان گەر بە سیاسی و گفتوگۆ چارەسەر بکرێن ڕەنگە نەگاتە بەریەککەوتن هێشتا کاتی ئەوە ماوەیان کاتی ئەوە نەماوە. فرسەت هەتا ئێستا نەگەشتووە بنبەست فرسەت ماوەوە ئێمە هەر کەسێکمان لە ئاستی مەسئولێتی خۆی و لە کەناڵی خۆیەوە و لەسەر ئاستی عێراقی و وەزارەتی بەرگری و هەروە ئێمەش لە وەزارەتی پێشمەرگە لە هەوڵی ئەوەدان کە ئەو هەوڵەی کە ئێستا هەیە بەو ئاراستەیە نەڕواکە قسەی لەسەر دەکرێەوە لێرە و لەوێ بە شێوازی جۆرا و جۆر بەڵام لە ڕاستیە ئەوە شاراوە نییە کە ئەم حەشدی شعبیە فرە پێک هاتەیە و ئەم فرە پێک هاتەیە هیچ جۆرە پابندێتی و التیزامێک لە وجودیان نییە بەرامبەر بە قیادەی خۆی و بەرامبەر بە یەکە جۆرا و جۆرەکانی هەر ئەمەیە کە ترس و با بڵێن دڕدۆنجێکی دروست کردووە لە لای تەواوی خەڵکی عێراق نەک هەر خەڵکی کوردستان بۆ عیلمتان من ئەوەی کە ئیزانم بە حکمیەوەی کە لەگەڵ خەلەی عەلامی حەربی عێراقیە من کۆنتاکتێکی ڕاستەو خۆم هەیە ئاگادارم کە ئەوانیش زۆر دەیانەوێت تەطبیع ئەو حاڵەتە بکرێەوە نێڵن بگاتەوە ئاستەی کە نەخوازراوە. یەکمان دواتر دێمەوەلات بۆ قسەکردن لەسەر هێزی پێشمەرگەی کوردستان و گرنگی ئەوەی ئەم هێزە زیاتر ڕێک بخرێت زیاتر بە دامەزراوەی بکرێت و زیاتر یەکدەنگ و یەک ڕنگ بن. دکتۆر دانا بێمە لای جەنابەت قسە لەسەر ئەوە هەیە ڕایەکەی ئەڵێت قۆناغی داهاتوو بەنسبەت هەرێمی کوردستانەوە قۆناغێکی سەختە بێت چونکە ئەبێ مامەڵە لەگەڵ شیعی عێراق بکات و یعنی قسەیەکی کۆمنتێک لەسەر ئەو مەسلەیە وترێت یعنی شیعی عێراق و مەرجەعەکانی شیعی عێراق لەسەر یەکەم ڕۆژی ڕەمەزان ڕێک نەکەوتون. ئێستا چۆن ڕێکەکەون لەوەی کە لەگەڵ کووردا پێک بێن کورد ئەبێت چی بکات بۆی بتوانێت احتیوای ئەو قۆناغە بکات و بەبێ زیان بەبێ شەهید بوون و خوێن ڕشتنی هێزی پێشمەرگەی کوردستان و ئەم مەسەلانە لی بێتە دەرەوە. ڕاستیەکەی قۆناغێکی زۆر هەستیار دەبێت مەسەلەی دوای باڵێنەوەی کە پێ دەڵێن دوای قۆناغی داعش هەرچەندە من پێم وانە ینی بە کۆنتترۆلکردنەوەی مووسڵ و ئەو ناوچانەی کە لەژێر دەسەڵاتی داعشدایە بۆ مانایە بێت کە داعش بە تەواوی نامێنم پێم وایە بە شێوازێشتر سنوورە بەڵام بمانوێ نمانێ ئەوانە بە شێوازێشتر خۆیان ڕێک دەخەنەوە لەوانەیە بتوانن لە شێوەی مەفرەزەی بچووک لە شێوەی پارتیزانی لە شێوەی شانەی نووسوو ئەنی نمانوێ پێشتر ئەو تەجروبەیە کە بابلێن لەگەڵ قاعیدە هەبووە لەوانەیە ئەوان بۆ شێوە زارە خۆیان بابلێن ڕێک بخەنەوە دە بۆیە نەمانی داعش بەمانای ئەوە نییە کە مەترسیەکانی داعش بنەبڕ دەکرێت بە تەواوی ئەمە لەلایەک لە لایەشترەوە بێگومان یەک لەو با بڵێن ئەگەرانەی یاخود ئەو مەترسیانەی کە دوای داعش لەوانەیە ڕوبەڕووی کورد بێتەوە بێگومان پەیوەندیە لەگەڵ مرکز لەگەڵ عێراق و لە هەمووشیان با بڵێن ئەوەتر ئەو هێزە خەسڵت میلیشیایەیە کە بە حەشدی شعبی ناسراوە لەوانەیە زۆر جارێمە پێمان وابێ لەژێر کۆنتترۆلی با بڵێن سەرکردەکانی عێراقی بە شێوەیەکی با بڵێن مرکزی ناتوانن ئەوە بکەن کۆنتترۆل بکرێن بەڵام من پێم وایە مەترسیەکانمان بەرامبەر بە حەشدی شعبی پەیوەندی بەوەیە ئێمە چۆن مامەڵە لەگەڵ حکوومەتی عێراقی دەکەین چۆن پەیوەندەکانمان ڕێک دەخینەوە چۆن دەتوانین بگەینە لێگەشتنێک سەبارەت کۆمەڵێک پرس بە تایبەتیش ئەوەی کە پەیوەندی بە مەسلەی ئەو شوێنانەیە کە دکتۆر پێت وایە لەسەر ئاستی سەرەوە گفتوگۆ هەبێت و لێک تێگەشتن هەبێت لە خوارەوە هیچ شتێک ڕوونادا زانین چۆنە احتیمالی هەیە لە هەندێک شوێن کە بە تایبەتی شیعەنشینن و لەسەر سنووری با بڵێن کووردە لەسەر سنووری دەتوانین بڵێم ئەو شوێنانەیە کە ئێستا پێشمەرگەی لێ سەنگەرەکانی پێشمەرگەی لێ لەوانەیە هەندێک ڕوبەڕووبوونەوە ڕوو بدات بەڵام ئەوە ناگاتە ئەوەی کە ئێمە بڵێن شەڕی نێوان کورد و حەشدی شعبی شەڕی نێوان کورد و حکوومەتی عێراقی دروست دەبێت ئەمە لە کاتێکدا ئەگەر حکوومەتی عێراقی و با بڵێن هەرێمی کوردستان زۆرێک لە لێگەشتنیان هەبێت
بەڵام ئەگەر ئەو لێک گەیشتنە نەبێت لێک تێگەشتنە نەبێت بێگومان من پێم وایە هەردوو لا هەوڵ دەدەین نفوزی یەکتر کەم بکەینەوە لەو ناوچانە بە تایبەتیش ئەوەی کە پەیوەندی بەو ناوچانەیە کە با بڵێن هێزی پێشمەرگە ڕزگاری کردوون لە ژێر دەسەڵاتی داعش کەم تا زۆر ئێستا دەبینین حکوومەتی عێراقی هەتا بەرپرسان لەسەر ئاستی ڕسمیەوە نەک حەشتی شعبی باز لەوە دەکەن پێشمەرگە دەبێ بکشێتەوە لەو ناوچانە ینی بێزگەلەوە ئەو ناوچانە پێشتریش بە پێی دەستوری عێراقی وا ناوزت کرابوو کە جێی نابووکن ئەمانە چارە سەر نەکراوە تا ئێستا دا ئەوەی کە گرنگە بۆ کردەوە ینی بۆ وەڵامی پرسیارەکەی جەنابەت گرنگترین شتەوەی با بڵێن هەرێمی کوردستان بتوانێت سەنگەرەکانی پێشمەرگە لەو شوێنانە قایم بکات بەڕاستی بینیمان بەداخەوە سەنگەرەکان ینی بەو شێوەیە قایم نین دزەکردن هەیە زۆر جاروەیە زیان بە پێشمەرگە دەگات زۆر جاروەیە لەوانەیە شانەی نووسوو لە پشتی سەنگەرەکانی پێشمەرگەوە هابن ئەمانە کاریگەریان دەبێ بمانەوە نمانەوە لەسەر ئەوەی کوردی بەڵام خاڵێکی تریانی کە لە هەمووی بەلای منەوە گرنگترە ئەویش مەسەلەی ئەو کێشە سیاسیە ناوخۆیی هەرێمی کوردستانە تا دێ بەداخەوە قوڵ دەبێتەوە بمانەمانەوە ئەوە کاریگەری هەم لەسەر ورەی هێزی پێشمەرگە هەیە هەم لەسەر پەیوەندی هەرێمی کوردستان و بەغدا هەیە بۆ ئەوەیان بۆ ئەوەی بەوردی لەسەر ئەو پرسیان بۆستین سوپاس دەکەم دکتۆر محەممەد خورشید جەنابتان بەرپرسی لەقیسەی پارتی دیموکراتی کوردستانن لەو سنوورە ینی جگەلەوە ئەندامی سەرکردایەتی ئەو پارتن هێشتا لە سنووری کەرکووک ینی نزیکترین بەریەکەوتن شەوی ڕابردوو بووە ینی زیانی بەرکەوتۆ هێزی پێشمەرگی کوردستان هێشتا من لەگەڵ جەنابەت مەبەستم نییە قسە لەسەر قۆناغی دوای داعش بکەم چکە ئەوە هێشتا لە قۆناغی داعشدان ینی هێشتا داعش لەو سنوورە مەترسیە و هێندەیەوە چاودێریتان کردبێ و پرسیارتان کردبێ و بەدادەوەچونتان کردبێ بۆچی ینی هەوڵ نادرێ حەویجە کۆنتترۆل بکرێتەوە مەترسیەکان بڕەوێنرێنەوە بەناوی خۆی گەورە بتەکیت ئەو سنوورانەی کە لە پارێزگای کەرکووک هەیە و بەشێک لە پارێزگای کەرکووکیش لە ڕووی نەخشە تا ئێستا لە ژێر دەسەڵاتی داعشە قەزایەک و چوار نەحیە تا ئێستا داعش لەوێ مسەیترە و سەیترەیەکی تام و بەداخەوە بە چەندین بیانووی جیاواز حکوومەتی عێراقی نەیویست یا نەیتوانی یا نەهێڵدرا کە ئەو ناوچانە بکەوێتە پێش مەوزوعی مووسڵ و پێش مووسڵ و منتیقەی ڕزگار بکرێ بەڵێ لە محوەری ڕۆژاوای کەرکووک و بەرەو ژوورتریش هەتا ئەو شوێنانەی کە لە مەخمورەوە حکوومەتی عێراقی پڕیوەتەوە ئەو بەر لەو سنوورەوە بەدواوە بەرەو خوار منتیقەی سەرگەڕان منتیقەی دووبز و منتیقەی داقۆق و تا منتیقەی دووز و بەرەو خواردتریژە و ناوچانە ناوچەی هاوسنوورن لەگەڵ هێزەکانی تیرۆریستی داعش و داعشیەکان توانیویانە لە ماوەی ڕابردوو دزە بکەنە پشت سەنگەرەکانی پێشمەرگە و زەرەریش لە هێزی پێشمەرگە بدەن بەڵام ئەوەی کە بنسبەت جەبهەی پێشەوە جەبهەی پێشەوەی پێشمەرگەیە جەبەکە ئەوەندە ئەمانە کە هیچ هێزێکی داعش ناتوانێت ئەو جەبهەیە بشکێنێ وەترسی گەورە بخاتە سەر ناوچەکە بەڵام ئەوەی کە دزەکردن هەیە و زەرەردان هەیە وەکەوەی لە 21 دەی 2016 بینیمان کە زیاتر لە نزیکەی 200 چەکداری داعش هاتنە ناو شاری کەرکووکەوە ئەو حاڵەتانە ینی ڕەز دەکرێت ئەو حاڵەتانە گومانی لەسەر هەیە لەو سنوورە داعش بەس خەریکی بەرگریە بەڵام ئێمە هێرشمان لێیان بینی لە سنووری با بڵێن پارێزگای کەرکووک جگە لە بەرگری چکە ئێستا منتقەیەکە جۆرێک لە ئارامی بەنسبەت داعشەوە تایە هەموو هێزەکانی عێراقی مەشغوڵن بە مووسڵ و هەتا هێزەکانی هاوپەیمانانیش لە سنووری حەویجە و ناوچەکانی تر جۆرێک لە ئارامی هەیە لەو سنوورە زیاتر هێزەکانیان مەشغوڵن بە شەڕی مووسڵەوە ئێستا داعش چالاکی خۆی گواستۆتەوە لە قۆناغی ئەوەی کە لە بەرگری بێ لە قۆناغی دزەکردن و دەستوەشاندنە ناتوانین بڵێ لە قۆناغی هێرشکردنە لە قۆناغی دزەکردن و دەستوەشاندنە و ئەمە ژواردە بۆ هێزێک کە لەو منتیقەی هەیە بتوانێت دزە بکات چکە ئەو ناوچە سنووریانە ناوچەیەکی عەرەبنشینی تێدایە خەتێکی عەرەبنشینی سوننەی تونندڕە و لە ڕابردوو شەروا بووە بنسبەت کەرکووک هەموو کاتێک ئەو سنوورانە خەتەر بوونە و بەشێک لەو دەیانە تا ئێستا ئاوەدانن هاوکاریانەکەن بۆی بێنە ناوچەکانی پێشمەرگە و دەستی خۆیان دۆشێنن ئەوترێ هەتا ئەو مەترسیە لە حەویجە هەبێ کەرکووک لە بەردەم مەترسیە ینی کەرکووک ناتوانێت
ئارام بێت و پێی وابێ کە ینی سنوورەکانی و سنوورەکەی بڵین جێگیر و بێکێشەیە. ئێوە هێندەی بە دوواداچوونتان کرد بێ کەی دەستەکرێ بە کۆنتترۆلکردنەوەی ئەو ناوچانە و دەرهێنانی لە دەستی داعش. پێشەوەی داعشیش لەو سنوورە بێ، پێشەوەی ئەو سنوورش بە تەواوی کۆنتترۆڵی هێزە تیرۆریستیەکان بێ، ئەو ناوچەیە بە بەردەوام ناوچەیەکی گرفتامێز بووە بۆ کەرکووک و بۆ کوردەکانی کەرکووک. ئەم حاڵەتە بەنسبەت ئێمەی کوردستانیانی کەرکووک لە ساڵی 1963 لە دروستبوونی حرس قومی تا ئێستا ئەم مەوزوعە حەویجە گرفتێکی زۆر خراپ بووە بۆ خەڵکی کوردستانی کەرکووک. پێش 2014ەوە ناوچەیەکی زۆر نائەمین بووە و گوندەکان و جادە سەرەکیەکان بەدەست تیرۆریستانەوە بووە. لە سەردەمی ئەمریکیەکان خەسارەی یەکجار زۆریان بینی، ئەرتەشی عێراقیش هەر خەسارەی بە بەردەوام ئەبینی، بۆیە ئەو ناوچەیان یەکجار زۆر چۆڵ کرد. لەوەتی ئەمانێک هەیە لەو ناوچەوە دەست پێەکە کە پێشمەرگە سەنگەرەکانی خۆی لێداوە. بۆیە حتا ئەگەر داعشیش لەو سنوورە نەمێنێت، چه ئەرتشی عێراق چه حەشتی شعبی وایە هەر هێزێکی تر بچێتە حەویجە، من گومان ناکەم ئەو ناوچانە بەنسبەت کورد و کوردستانیان و بەنسبەت ئەرتشی عێراق و حەشتی شعبیش ئەمین بێ. ئەو ناوچانە ئەمانەت بەخۆیەوە نابینێ مەگەر ئەوەی کە بەرنمەیەک هەبوو دیوارێک دروست بکرێت لەو سنوورە کە بەشێک لە دیوارەکە لە مەحوەری جنوب و تا مەحوەری ڕۆژاوای کەرکووکیش بەشێکی دروست کراوە. ئەگەر کوردی ئیمکانیاتی هەبێ ئەو دیوارە دروستکە پێم وایە ئەتوانین بە تەواوی ئەو نائەمنیە بپارێزین، ئەگەرنا منطقەیەکی زۆر کراوەیە بە نسبەت تیرۆریستانەوە و بەردەوام دزە ئەکەن و مەشاکل و سەرێشە بۆ کورد دروست ئەکەن. دەوستن محەممەد سوپاس دەکەم بێگومان دێمەوەڵات دکتۆر ئازاد بەمەبەست ئەخیر کە ساتمەوە لای جەنابەت. هێندەی تێبینیت کردبێت ینی سەرکردایەتی سیاسی کورد، جەنابتان پسپۆریتان لە یاسا و زانستە سیاسیەکانە. سەرکردایەتی سیاسی کورد پێشوەختە لەگەڵ ڕووداوەکانە مامەڵە ئەکا، ینی بڕیاری بۆی هەیە، پلانی بۆی هەیە، هەنگاوی بۆی هەیە، یان کەی کەوتە ناو ئەمری واقعەوە ئەو کاتە پلانی بۆ داڕێژرێت و مامەڵی لەگەڵاکە. و لە هەردوو حاڵەتەکەی زیان و لایەنی بڵین سلبی و ئیجابی چیە مەسەلەیە؟ خۆی مەفروزەوا بێ پێش دەستپێکردنی شەڕی داعش وەفدی کوردستان لە بەغدا بوو. مەفروزە کە ڕێکەوتن کراوە لە بینی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق. ئەو شتەیەک لا کراباوە کە ناوچەکان ڕزگاکران لە داعش، بە تایبەتی ناوچە کوردستانی دابڕێنراوەکان یان ئەوانەی کە دەگوتری کێشیان لەسرە، دەبێ لەو حاڵەتەیە دیار بکرابە کەوا چێ دەچێت ئەو ناوچانە. دیار ڕێکەوتنەکە ئەوەی دیار کردووە کە سوپا بستەی کوێ و حەزی شەبی بستە کوێ و پێشمەرگە بستە کوێ، بەڵام ئەگەر ئەوەش دیار بکرا بە نازانم تا حد دیارکراوە یان نا، خەڵکی ئەو ناوچانە کە گرفتاری ئەو هەموو کوشتار و دەربەدەرکردنە و هەتک عەرزکردن بوون، پێویستە بەڕاستی احترامی ئیرادەیان بگیرێ وەکو ئینسانیش مافیان هەیە. احترامی ئیرادەیان بگیرێت. دەبوایە ئەوە بچەسپێندرێکەوە پاشی ئەو شەڕە لەو خەڵکە بپرسرێ. یعنی بە کورتی و کرمانجی کەڕێکیش دەکەوێت لەگە مادەی 120 و لەگە یاسای ژمارە 13 ساڵی 2008 ڕاپرسیان لێ بکڕێ. ئایا ئەوانە دەیانەوێ وەکو قەزا لەگەڵ ئەو مووسڵا بمێننەوە، چ دەشتی نینەوە چ شنگال، یاخود دەیانەوێ هەردووکیان پێکەوە ببنە هەرێم یان دەیانێ بگەڕنەوە سەر لەگەڵ ئەمری واقعەکەی مامەڵە بکەین. ینی من نمونەیەکت بۆ بێنمەوە لە ئێستادا حەشتی شعبی بۆ نمونە چەند گوندێکی لە سنووری شنگال بۆ نمونە ئازاد کردووە. دواتر لە ڕاگەیاندنەکانەوە ئەڵێ ئێمە گوندانت ڕادستی ئێزدیەکانەکەینەوە، بەڵام بۆ ئەوەی ئەم حاڵەتی لە ڕابردووە دووبارە بۆتەوە دووبارە نەبێتەوە ئێمە لەوێ ئەمێنینەوە. ینی تۆ لێرەیە مامەڵە لەگەڵ ڕای جەماوەر ناکەی، ینی ڕناپرسی تۆ هێزێکە و هاتووە لێرە خۆی جێگیر کردووە، لەگەڵ ئەمەیە بێت چۆن مامەڵە بکرێت. بەڵێ بەتەکید ئەوە دەبێ حکوومەتی هەرێم بە سەبر و حکمەتەوە معاملە لەگە ئەو مەسەلەیە بکە، دەبێ بۆ ئەو بگەڕێتەوە و حکوومەتی عێراق تێبگەینێ کە ئەوان ڕێکەوتنیان هەیە بۆ لەسەر ئەو مەسەلانە. ناکرێ هەر کەسێک بە کەیفی خۆی ڕێکەوتنەکە هەرچەند دەزانین حەشدی شعبی شتێکی وەرە و یاسایان بەدرهێناوە، بەڵام شتێکی منەظەم نییە. یعنی لە چەند پارچەیەک پێک هاتووە و ئەستان قەراری ئەساسیشی هەر بەدەستی لەوانەیە حکوومەتی عێراقیش نەبێ. بەڵام دەبێ لەو حاڵەتە هات و مەجبوری بێ هەردوو شت بکەیت. یەکەم بگەڕێتەوە بۆ حکوومەتی عێراق
لەگەڵ یا تابعی ئەو مەسلەیە بکرێت کە چۆن ئەو ڕێکەوت نەکراوە پێویستە جێبەجێ بکرێت لە هەمان کاتا لەسەر ئاستی هاوپەیمانانیش قسە بکرێت حتمما لەو ڕێکەوتنەیە نوێنەری هاوپەیمانانیش حاضر بوون چ وەکو ئامادە یاخود وەکو لەوانەیە وەکو زەمانەتیش حاضر بوو بن دەبێت ئەو شتە بکرێت بەڵام ئەگەر بێت و هەر بەو شتانش ڕێک نەکرات دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی پێشمەرگە بێگومان ڕێکاری دیکەیان هەبێ بزانن چۆن چارەسەری بکەن. ڕوبەڕووبوونەوەی سەربازی بە یەکێک لە چارەسەرەکانە بینی ئەمەیان پێویستە هەتا بکرێ خۆی لەو دوور بکرێتەوە لەبەر ئەوەی سیر کە ئەوان کە ئێستا هاتوون لەوانەیە بڵێن ئێمە کوردەکانی ئێسدیمان لەگەڵا پێکەوە هاتوین ئەو ناوچانەمان ڕزگار کردەوە لە دەستی داعش بەڵام ئایا تا چەند ئەوە دەگەینە سەر تەسلیمی کوردی ئێسدی دەکەنەوە بۆ ئەوەی ئەوان بۆ خۆیان ئیداری ناوچەکانی خۆیان بکەنەوە ئەوە دیار نییە بەڵام کە دەڵێن ئێمەش دەمینینەوە ینی مەبەستی ئەساسی ئەوان ئەوەیە دیارە دێن دەیانەوێت لەو خت تەماسی جاران کە لە بینی کورد و لە بینی عەرەبی سوننە هەبوو ئەوان بیگۆڕن بیکەنە خەتێکی تەماس لە بینی خۆیان و ینی عەرەبیشی ئەو لە بینی ئێوە تێبینیتان کرد بێ مەترسی ئەوە هەیە بکرێ بە شەڕی شیعە و کورد یاخود شەڕی کورد و عەرەب ینی مەترسی ئەوەی لێکرێ نا پێویستە ئەوە نەبێ ئەگەر لەوانەیە هەندێک کەس هەوڵ بدا لەوانەیە هەندێک هێزی هەرێمی هەوڵدەن ئەگەر شتێکی وا بێ نەفت بە یاخود بنزین بە ئاگردا بکەن بەڵام کورد دەبێ بە شێوەیەکی گشتی وشیاری ئەو شتە بێ بە هیچ شێوەیەک جارانیش نیان هێشتووەکەوە شەڕی نەتەوەیی لە بینی کورد و عەرەب ببێتە شەڕی کورد و عەرەب یا ببێتە شەڕی شیعە و کورد نەخێر ئەوە بە هیچ شێوەیەک لە سوود و بەرژەوەندی کوردانیە ئەگەڵ های لێبێ دەبێت بە هەموو شێوەیەک بەر لەوە بگیرێتەوە دائیمەن ئەگەر تۆ گرفتت هەبوو یان تەک گژت هەبوو بە تایبەتی ئەوها گرفتێکی کەوا زۆر ئاڵۆز بوو دەبێت بە شێوەی بە حیکمت چارەسەری بکەی واتە چ بکەی دەبێت احتیوایکەی دەبێت ئێستا هەموو هەوڵێک بدرێ بۆ ئەوەی بەری لێ بگیرێتەوە و تەهدیئەی بکەی پاشان چارەسەرێکی عەقلانی بۆ بەڵێ جەنابی عەمید هەڵگورد ینی مەبەستمە و پرسیارە بکەم هێندەی تۆ ئاگاداری و ئەش بێ ئاگادار بن جم و جوڵەکانی حەشت لەو سنوورانەی شنگال ینی لە چوارچێوەی ڕێکەوتنە لەگەڵ هاوپەیمانان و عێراق هەرێمی کوردستان لێ ئاگادارە یان بەبێ ئاگاداری هەرێمی کوردستان و هێزی پێشمەرگەی کوردستانە و ئەبێت چۆن هەنگاوی لەگەڵا بنرێت و چۆن ینی مامەڵەی لەگەڵا بکرێت بە دڵنیایی ڕێکەوتنێک لەسەر ئاستی سەرۆکایەتی حکوومەتی عێراقی و سەرۆکایەتی هەرێمی کوردستان و شەخصی جەنابی سەرۆک ئەم ڕێکەوتنە ڕێکەوتنێکی سرف سەربازیانەیە و تایبەتە بە هەموو ئەو جەبهەیە کە پێشمەرگەی کوردستان و هێزە عێراقیەکان تیا بەشداریەکەن و بە تایبەتیش ئۆپەراسیۆنی زیاتر بڵێن تایبەتریکەین بە نینەوا و دەشتی نینەوا و ناوشاری مووسڵ. لێرە ڕۆڵی هەر یەک لەم هێزانە هێزە بەشداربووەکان دیاری کراوە بەڵام لە ڕاستیە ئەزمموی چەند مانگی ڕابرد و هەڵسوکەوتی هەندێک هێزی محەلی حەشدی شعبی لەگەڵ ناوەندی بڕیاری حکوومەتی عێراقی پێکەوە یەک ناگرێتەوە. لەبەرەوە من ئێمە تێبینیەوەکەین هەمیشە حکوومەتی عێراقی و لە ئاستی باڵا وەکو شخصی سەرۆکوەزیرانی عێراقی و تەنها دام و دەستگای حکوومەتیش لە هەوڵی ئەوان کە ئەو جۆرە هەڵسوکەوتەی حەشد نەبێتە مووقفێکی ڕسمی و نەگاتە ئەوەی کە مەشاکل ڕووبدا ئەمە وەکو مووقفی ڕسمی زیاتر لە مووقفی ڕسمی ئەوەی کە ئەیبینین ڕۆژانە لەسەر ئەرزی واقع ڕوادات سەر لەسەرەوە کرا کاکەڵ گوردیانی بۆ نمونەیە سم لێدوانێکی وتەبێژی عەسایبی ئەهلی حەقم لایە ئەوەی ئەمینداری گەشتی ڕێکخراوی بەدر ئەڵێ ئێمە فەرمان تەنها لە عەبادی وەرەگرین کەواتە ئەمان بەبێ پرسی ئەوان ناجوڵێنەوە تەنانەت دوتویانە ئێمە تەنا فەرمان لەوان وەرەگرین فەرمان لە هیچ کەسێک شوەر ناگرین ئەو جێگایانەشی کۆنتترۆڵی ئەەکەین هێز نییە پێمان چۆڵ بکات. بێگومان هیچ یەکێک لەو هێزانەی کە لە چوارچەوەی حەشی شعبیەت ناتوانێت بڵێ کە ئێمە فەرمان لە شخصی سەرۆکوەزیرانی عێراقی وەرناگرین چکە لە ڕاستیە ئەم هێزە بە هەموو بە هەر 62 کەتیبەکەی کە هەیەی پێکهاتەکەی کە هەیەی هەموو لەدایەن
مەکتەبی سەرۆکوەزیرانی عێراقی و سەرپەرشتیەکرێەوە ئاراستاکرێ بۆیە لە ڕووی ڕسمیاتەوە هیچ کەسێکیان ناتوانێت ئەعلانیەوە بکە کە ئەمر جێبەجێ ناکە بەڵام لە ڕاستیە کۆمەڵێشتی تر هەیە ینی لە واقعا کە وەکو باسم کرد ئەوان جێبەجێەکەن بۆ نمونە چەند ڕۆژی ڕابردوو ئەعلانیەوەیان کرد خۆش جەنابیشت باست کرد کە ئەوان شوێنەکانە گرن و تەسلیمی یەزیدیەکانێکن بەڵام کام یەزیدیە ینی ئێمە دەبێ بزانین ئەوان تەسلیمی چ هێزێکی یەزیدیەکەن یانیش خەڵکێکی سڤیلی یەزیدی خۆ لە کۆتاییە هەر پێویستی بە هێزەکەی بیپارێزێ بۆی لە ڕاستیە ئەوەنەی کە ئەتوانم بڵێم مانتیقەکە حساسێتێکی زۆر بابەتیانەی هەیە چ لە ڕووی وجودی هێزەکانی پەکەکە و چ لە ڕووی وجودی هێزەکانی حەشدی شعبی ئەمە هەر هەمووی تەسەوری لێکرێکە جۆرە پلان و نەخشەسازیەکی هەرێمایەتی و دەستی جۆراوجۆری مخابەراتی تەنانەت دەولیشی تیابێ بۆی کە ئەو مەکسەب و دەستکەوتانەی کە پێشمەرگی کوردستان لە 3 ساڵی ڕابردووە بە خوێن بەدەستی هێناوە بە شێوەیەکی کە لە دەستی وەرە سپاسەکەم بێگومان دێمەوەلات بەڕخسەتی ئێوە من ناوبڕێکی زۆر کورتوەرەگرم و ئەگەڕێینەوە بینەرانی عزیز. بەڵێ بینەرانی عزیز دووبارە سڵاوتان لێبێت لە تەوەری دووهەمی یاخود لە بەشی دووەمی وێنە گەورەکە بەردەوامین لەگەڵتان بەو هیوایی بتوانین بە شێوێک لە شێوەکان وێنە گەورەکە بۆ ئێوەی بینەر بگوێزینەوە. دکتۆر محەممەد بێمەوە لای جەنابەت لە سنووری خورمات و لە ماوەی ڕابردوو تا حاڵی حازریش بەرکەوتن هەیە لە نێوان کورد و حەشت بە بەردەوامی ئەمە هەستی پێکرێت و ینی دانیشتوانی ناوچەکەش تەواو بێزار بوون و هەست ناکەن ژیانی تیاما بێ و ناوچەیە گەر قسە لەسەر ئەم مەسلەیە بکەین قۆناغی پاش داعش هەستەکەی هێندەیەوە خوێندنەوەتان بۆ کردبێت چ لە کەرکووک چ لە سنووری کەرکووک چ لە خورمات و قۆناغی ڕوبەڕووبوونەوە بێ لەگەڵ حەشتی شعبی ئەگەر تۆزێک گەورەتر لەو چوارچەوەی جەنابەت پرسیارەکەت کرد قسە بکەم قۆناغی دوای داعش بەنسبەت هەرێمی کوردستان وە کورد و هەموو ئەو ناوچانەی کە هەیە بە ئێستا چەند خاڵێک هەیە بێ کورد خۆی بۆ ئامادەکەوە بیپارێزێ یەکەم شت مەسلەی ئیستیقراری ئەمنیە چکە دوای داعش تەوەقوع ناکرێ ئەو هێزە هەروە لە ناو بچێت و ئیتر نەمێنێ و هێزی تر دروست نەبێ و بەرەنگاری تر دروست نەبێت چکە خودی تەتەڕفی حکوومەتی عێراقی و حەشدی شعبی لەگەڵ ناوچەی سونە نشینەکان من پێم وایە لێکەوتی خراپی لێکەوێتەوە یەکێک لە خاڵەکانە خاڵی تر مەسلەی ئیستیقراری اقتصادیە ئێمە پێویستمان بە ئیستیقراری اقتصادیە و لە کۆتاشە ئێمە پێویستمان بە ئیستیقراری سیاسیە هەموو ئەم خاڵانە ئەگوازمەوە بۆ کەرکووک و بۆ ناوچەکانی تری کە ئێستا لەژێر ئیداری هەرێمی کوردستان نین بەڵام لەژێر پاراستنی هێزی پێشمەرگەی کوردستانن ئەم سێ ئیستیقرارە بەنسبەت کورد یەکجار گرنگە ئەو سێ ئیستیقرارە لە هەرێمی کوردستانەوە بێ بگوازرێتەوە بۆ کەرکووک بۆ ناوچەکانی تر بەداخەوە لە ساڵی ڕابردوو لە دووس خورمات و لە ناوچەکانی قەرەتەپە لە ناوچەکانی جەلەولا لە ناوچەکانی قزربات ئەمانە تەجروبەی زۆر تاڵ لەگەڵ هێزەکانی حەشتی شعبی هەیە چ پێشمەرگە چ خەڵکەکە وەک خۆی بۆ نمونە تا ئێستا لە قەرەتەپە و سعدیە نەیانهێشتووە کە هیچ بارگایەکی حزبی بچێتەوە ئەوێ نەیانهێشتووە هێزی پێشمەرگە بچێتەوە ئەوێ ئەو حاڵەتشی کە لە جەلەولا هەیە هێزی پێشمەرگە و هەندێک بارگای حزبی لەوێن بەڕاستی زۆر تووشی گرفت بوونە زۆر تووشی مشکلە بوونە ئەمانە ئەنی بەوادری نوێی جۆری دەسەڵاتی حەشتی شعبین لە ناوچەکە ئێمە گەر بمانێ خودی حەشتی شعبی وەک خۆی بخوێنینەوە ئەبێ بگەڕێنەوە بۆ تەجروبەی ئەو هێزانەی کە وەکو حەشتی شعبین چ بەسیج لە ئێران چ حەزبوڵڵا لە لوبنان ئەو هێزانە لە هەر شوێنێک بن گوێ بەدەسەڵات نادن خۆیان لە سەروی یاسا ئەزانن و پابەندی حکوومەت نین گوێ بە حکوومەت نادەن مەسەنەگە تەجروبەی حزبوڵای لوبنانی کە لە لای بینەری ئێوە لەوانەیە ڕوونتر بێ ئەوەیە کە هیچ کاتێک گوێگری حکوومەتی لوبنانی نەبووەوە دایم خۆی بە حکوومەتێک لە ناو لوبنان زانی ناکەی دکتۆر بە شێوەیەک لە شێوەکان بەراوردەکە ڕەنگە لەگەڵ حەشتی شعبیە بەو شێوەیە لێکچوونی تیانە بێ بۆ نمونە حزبوڵای لوبنان فعلەن معارەزەی حکوومەتە و گوێڕایەڵی حکوومەت نییە و لە مەساڵحی حکوومەتیشەدا لە چەندین جێگا بەڵام قسە لەسەر ئەوە هەیە کە حەشتی شعبی پشتی پەردەی حکوومەتی عێراقیە
تەنانەت قسە لەسەرەوە هەیە کە هیعاز لە وڵاتێکی دراوسێژ وەرەگرن هەندێک کات و وازحە ئەو وڵاتە دراوسێژ کە کۆماری ئیسلامی ئێرانە لە ناو عێراق وجودی هەیە ئەنی هەست ناکەی بەنسبەت کوردەوە مامەڵەکردن لەگەڵم پرسە زۆر قورسرە بێت ئەگەر بتێ باسی وە بکەی بڵێ حزبڵا معارزەیە لە لوبنان نا حزبڵا بەشێکە لە نێو پەرلەمان بەشێکە لە نێو حکوومەتی لوبنانی و بەڵام بە ئاراستەیە گاوەکانی حکوومەتیش ناوە جنوبی لوبنان لە جنوبی بەیروتەوە تەمەن لە جنوبی بەیروتەوە بەرەو خوار هەتا جنوبی لوبنان هەمووی لەجێ دەسەڵاتی حزبڵای لوبنانیە بۆیە ناتوانانی بڵێ معارزەیە نەخێر ئەسڵەن بەشێکی دیاری لە دەسەڵاتە بە مەفهومی دەسەڵات و معارزە بگەڕێەوە بۆ ئێران کاتێک باسی بەسیجی ئێرانەکەی بەسیجی ئێران بەشێکە لە دەسەڵات وەک چۆن لە عێراق بەشێکە لە دەسەڵات ئێستا بەشێکە لە دەسەڵات و بەڵام معارزەی هەموو ئەو هێزە میان ڕەوانە ئەکا کە لە ناو خودی ئێران هەیە گومانەکە لەسەر حەشتی شەعبی چییە؟ ینی من بۆ خۆم وەکو چاودێرێک پێم وایە کۆپیەکی زۆر خراپی بەسیجی ئێرانی ئەگەر هەر کۆپی بەسیجی ئێرانی بواە هەر تۆزێک لەوانەیە ئەهوەنتر بواە ئەو ئەحسەنە سەیئێنە لەو حاڵەتە نا کۆپیەکی یەکجار خراپە چکە کاکەڵگورد باسی کردوتی 60 و ئەوەندەیە من ئاخر تقریر کە خوێندومەتەوە باسی 74 گروپەکە ئەو 74 گروپە لە بینی دوو مەرجعیەتی سەرەکی دابەش بووە مەرجعیەتی سیستانی مەرجعیەتی خامنەیی و ئەم مەرجعیەتانە لە دنیای شیعە بەتایبەتی لە نێو عێراقا لێک ئەدەن لەلایەکتر مەرجعیەتێکی تر هەیە کە سەدرەکانن سەماحەتی سەدر باسیەوە کە ئەم هێزە نەمێنێ ئەم هێزە کارێکی خراپە ڕاستە ئەمەی حکوومەتی عێراقی باسەکرێت کە ئەمە فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانە و تەنها لە ڕووکەشە ئەم حاڵەتە هەیە یەک بودجەکەی بۆ دابینەکە لە میزانی تایبەتی دوو لە هەموو فەرمانبەرێکی عێراق 4.8 لە سەتی موچەکەی ئەبڕێ بۆ حەشتی شعبی جگە لەو تاڵان و بڕۆیی کە حەشتی شعبی بۆ خۆی ئەیکا باشە دکتۆر زۆر بە کورتی وەڵامی ئەو پرسیارم بیتەوە مەسەن بە چەند دقە وەڵاهی زۆر کورد بێت هەموو قسەکانت وەکو پێدرا وەربگرین وەکو معتەیات وەربگرین کەواتە بەرنگاربوونەوەی تەحەدای داهاتووی بەردەم مێزی پێشمەرگەی کوردستان و هەرێمی کوردستان تەنانەت لەو ناوچانەش چونکەوتت لە ڕووی ئیداریە و سەر بە هەرێم نین بەڵام لە ڕووی پاراستنەوە هەرێمی کوردستان دەیان پارێزێ حەشتی شعبیە بێت ئەگەر لەو دقەیە کە دات پێم یەک تۆز درێژی کەیتەوە بۆم بگەڕێەوە بۆ بەلانی کەم تەجروبەی 50 ساڵەی کورد لەگەڵ حکوومەتی عێراقی هەر کەسێک لە عێراق دەسەڵاتدار بوو بێت چ جمهوری بوو بێت چی دیکتاتۆری بوو بێ چ دیموکراسی بوو بێ هەر کەسێک لە عێراق دەسەڵاتدار بوو بێ هەر کاتێک کە هێزی نەبوو بێ یا کورد بەهێز بوو بێ ئامادە بوو لەگەڵ کووردا گفتوگۆی کردووە بەڵام هەر کاتێک ئەو بەهێز بووە و عەزەڵاتی هەبووە پەلەماری کوردستانی داوە ناتوانی تۆ لە دوای تەجروبەیەکی نزیک 6 ساڵ ئەمە جگە لە شۆڕشەکانی بارزان جگە لە مەلک مەحمودی نەمر جگە لەو دوانە ینی وەرەوە خوارتر لە شۆڕشی ئەیلولی ساڵی 61ەوە حساب کە هەتا ئێستا ناتوانانی ئەم بەرکەوتەی هێز لە نێوان ئەم دوونەتەوە سەرەکیە چ عەرەب وە کورد ناتوانانی ئێستا بڵێ وڵا لە ئایندەیە ئەمە دووبارە نابێتەوە لە کاتێکە جاران لەوانەیە عەرەب یەکدەست و یەکڕیز بوو بێ لەژێر دەسەڵاتێکی دیکتاتۆری یا جمهوری یا هەر شتێکی تر بەڵام ئێستا عەرەب لەناو خۆشی بەرکەوتەی هەیە خۆشیان دابش کردووە بە ناوی شیعە و سوننە و لێک کورد دەتوانێت سوود لەوە وەربگرێت کورد ناتوانێت سوود لەوە وەرگێ کورد تەنها یەک ڕێگای سەرەکی لە بەردەستماوە ئەویش بێتە دەرەوەی ئەو بازنەیە ئەویش کە هەمومان ئەزانین ئەفۆ هەمومان ئەزانین باسیەوە کرێک ئێمە ڕێفراندۆم بکەین لە ڕێفراندۆمەکەیە ئەگەر خەڵکی کوردستان لەگەڵ ئەوە بوو کە دەوڵەتی سەر بەخۆی خۆی دروستکە بێتە دەرەوەی بازنەی عێراق بێتە دەرەوەی بازنەی ململانێ بۆی بەرکەوتە دروست نەبێ زۆر ڕوونە دەستەکانت خۆش سوپاس دەکەم دکتۆر دانا بێمەوە لای جەنابەت یعنی ڕایەک هەیە پرسیارەکەم دوو لەقە لایەنێکی ئەوەیە ئەوترێت گەربەراورد بکرێت لە نێوان داعش و حەشتی شعبی داعش باشترە وا ئەوترێت ئەمە ڕەئی من نییە چونکە داعش هێزێکی کاتیە بە شێوەیەک لە شێوەکان ئەجێندای دیارە و ڕاوەندرێت و دوورەخرێتەوە بەڵام کە باز دێتە سەر حەشتی شعبی ئەم هێزە لە ناو ینی چوارچێوەی پەرلەمانە لە ناو هۆڵی پەرلەمانە بە یاسا ڕێگە پێدراوە و لە ڕووی بودجەوە وەکو دکتۆریش ئاماژەی پێدا و باوەڕیانیش ئاماژەیان پێدرا هێزێکی ینی لە ڕووی مادیەوە پڕپارە و ئەو شتانی لە بەردەستێتی زۆرن و خاڵێکی تر ئەوەیە ئەم هێزە بەهای نییە ینی مەبدەئی نییە ئەگەر لە هەندێک ڤیددیۆی بینی بۆ دەرەکەوێت کە گوێ بە هیچ نادەن ئەمە لایەنێکی پرسیارەکەمە کورد ئەبێت چۆن لەگەڵم لایەنێ مامەڵە بکە لایەنێکی تری پرسیارەکەمەوەیە قسە لەسەرەوە هەیە ینی لە کۆنفرانسێکی زانکۆی کوردستان لە ڕۆژانی ڕابردوو مامۆستایەکی زانکۆکە ئاماژەی بەوەدا یعنی ئەڵێ 3500 کورد لە ڕیزەکانی حەشتی شعبین ئەم ژمارەیە
ئەگەر ژمارەیەکی کەمیش بێت بەڵام ژمارەیەک نییە پشتگوێ بخرێت ئەمەیان مەترسیی زین چۆنە من پێم وانە ینی مقارنەیەکی زۆر دروست بێ بنیوانی حشتی شعبی و داعش ڕاستە لەوانەیە کەم تا زۆر هەردووچیان زۆرێک لە وێنەی ترس بن وێنەی هەڕەشە بن بۆ هەرێمی کوردستان بەڵام ئەو وێنێ هەڕەشەیە کە داعش دروستی کردبوو لەسەر هەرێمی کوردستان حشتی شعبی من پێم وانە بەو شێوەیە تا ئێستا بەو شێوەیە بێ بەڵام تێبینێکی تر ئەمە دەبێت تەمەشای ئەوە بکەین ینی نابێت بێباک بین و نابێت بێ منەت بین بەڕاستی ئەوە پێشمانوانە بێ بەڕاستی سەنگەرەکانی پێشمەرگە ئەوەندە قایم و ئەوەندە پۆڵاینن پێشمەرگە قوربانی داوە پێشمەرگە هەموو توانای خۆی خستۆ دەگەڕ ینی ئەوە هیچ گومانێکی تێدا نییە بەڵام نابێ ئەوە لات بکەین ئەوەی کە پەیوەندی بە مەسەلەی حشتی شعبی و حکوومەتی عراقیەوە هەیە حکوومەتی عراقی ئێستا حکوومەتی عراقی 2 ساڵ پێش ئێستا نییە حکوومەتی عراقی 2 ساڵ پێش ئێستا لە ڕووی سەربازیەوە تەواو هەڵوەشابەوە هیچ هێزێکی نەبوو بەڵام ئێستا بمانەوە نەمانەوەی حکوومەتی عراقی توانی لە بەرامبەر داعش خۆڕێک بخاتەوە و چۆن پێشمەرگە توانی بەرەنگاری داعش بێتەوە ئێستاش هێزەکانی عراقی چ حشتی شعبی بێ ئەوەی کە وەکو پاشماوەی سوپا ماوەیە وەکو هێزی سەربازی ئەوە ماوە سوپا فەرمیەکەی ئەمانە دەتوانن ئەوە بکەن بۆیە لە هەمان کاتژدا حشتی شعبی من پێم وایە بەڕاستی بەشێکە ئەنی بۆتە بەشێک لە منزومەی دیفاعی سەربازی عراقی هەم بە ڕسمی ینی هەم لە ڕووی سەرچاوی داراییەوە هەم لە ڕووی یاساییشەوە من پێم وایە ئەگەر سوپای عراقی دروست بکرێتەوە دوجار هەر ئەوانە دەبنەوە نەواتی سەرەکی ئەو سوپایە لە یادیشمان نەچێ ینی تەجروبەی هێزی پێشمەرگە کە تەمەشا بکەین بەڕاستی بە هەمان تەجروبەدا تێپەڕیوە پاشاگەردانیەک لە سەردەمی بەری کوردستانیەوە ئەگەر تەمەشا بکەین حتا قۆناغی شەڕی ناوخۆ و ینی تا بەم دوایانەوە یان لە دوای 2005 یاخود زیاد ینی زۆر درەنگتریش چەند ساڵێک دەبێ ئێمە دەبینین زۆرێک لە هەنگاو هەیە بەرەو یەخستنەوەی هێزی پێشمەرگە و بە نیزامیکردنی هێزی پێشمەرگە یعنی ئێمە دەبێت تەمەشا بکەین ئەو تەجروبەیە لەوانەیە داعشیش بگرێتەوە داعش بە هەمان تەجروبەدا بە هەمان پرۆسەی بە نیزامی بووندا بڕوات بۆیە ینی من پێم وایە ئێمە ئیتیفاقی کورد لەگەڵ بەغدا کاریگەری دەبێت لەسەر هەڵوێستی یاخود جوولەی حشتی شعبی بەرامبەر بە هەرێمی کوردستان وەکو گوتم لەوانەیە ڕوونتر دکتۆر تا لەگەڵ بەغدا و لەگەڵ حکوومەتی عێراقی ناکۆک بین لێرە بەرکەوتنەکان زیاتر بێگومان ئەوان هێزێکن هێزێکی ئەو حکوومەتەن و من پێم وایە ینی بەرنامەی ئەوان جێبەجێ دەکەن ڕاستە لەوانەیە کۆمەڵێک ینی فرەسەرکردەیی هەبێت لە حشتی شعبیە بەڵام دوجار ینی بڕیاری کۆتایی حکوومەتی عراقی یاخود دەسەڵاتدارانی با بڵێن ناو دەوڵەتی عراقی ئەوانە دەتوانن بڕیاری کۆتایی بدەن ئەگەر پەیوەندیان سەبارەت بەلقی دومی پرسیارەکەمەوە پەیوەندی کوردنی کورد بە حەشتەوە ئەمە مەترسیە یان ناکرێ هەروەکو شتێکی گرنگ سیر بکرێت دەزانین چۆنە ئەو ناوچەیە ناوچەی تەماس ناوچەی جێناکۆک بمانەوێ نەمانەوێ مەجای ئەوەی تایە زۆر زیاتریش کوردانی ئینزیمان بکات بە حشتی شعبیەوە بەشێکی ڕاستە لەوانەیە پەیوەندی بە مەسلەی دارایی و ئەم شتانەوە هەبێت لەبەری ئەو ناوچانە بەڕاستی ناوچەیەکن یعنی دەتوانم بڵێم بێکاریەکی یەکجار زۆر هەژارێکی یەکجار زۆر ئەو ناوچانەی گرتوێتەوە و خەڵکێکی زۆر کە لە دەوری حشتی شعبی کۆبێتەوە بەڕاستی پەیوەندی بە مەسلەی ئەو پاڵپشتە داراییەیە بۆ ئەوانەی کە ئینزیمام دەکەن و هەرێمی کورد ینی ئەو کوردانەش بە هەمان شێوە دەگرێتەوە ئەگەر بزانین ئەگەر ئاگامان لێبی زۆر خەڵکی تر دەیان ویست بە هەمان شێوە ئینزیمام بکەن بۆ حشتی شعبیەوە بەڕاستی بەڵام مەجالەکەیان لەوانەیە بەو شێوەیە نەبێت بێگومان ینی ئەوە دەبێتە هۆکارێک بۆی بڵێن لەو ناوچانە جۆرێک لە پاڵپشتی بۆ حشتی شعبی هەیە و لە هەمان کاتیشدا لەوانەیە ئێمە نەتوانین بە شەڕ دیسانە ئەوش هۆکارێکی ترمان دەداتەوە دەست نەتوانین بەهێز و لە ڕووی سەربازی و ئەو مەسەلەیە چارەسەر بکەین بۆیە دیسانەوە پێویستی بە مەسەلەی ڕێکەوتن دەبێت لەسەر ئەو ئاستەشدا زۆر سپاسەر بە هەمان شێوە لە هەمان کۆنفرانسیانی لە یەکێ لە توێژنەوەکان ئاماژە بەوە دراوە کە ینی ئەوانەی پرسیاریان لێکراوە و کوردانی پەیوەندیان کردو بە حەشتی شعبی و ئاماژە بەوە دەنەڵێت ئێمە لەبەر خاتری دین و لەبەر خاتری شیعە بۆ سەرخستنی شیعە لە کوردستان لە عێراق لە ناوچەکە لە هەموو جیانیش کارەکە ینی بە شێوەیەک لە شێوەکان مێشکشۆردنی مەسەبیش بێگومانەوە تاسیرەیە دکتۆر ئازاد بێمەوە لای جەنابەت هەرێمی کوردستان ناوەناوە و زوو باسی ڕفراندۆمەکات و
ئەوەشی لە لێدوانی بڵین بەرپرسانی هەرێمی کوردستان گوێمان لێ بۆ ئاماژە بەوادن کە ڕێفراندۆم لە ناوچە کوردستانەکانی دەرەوە ئیدارەی هەرێمیش ئەنجامەدرێت. هێندەی تۆ خوێندنەوەت بۆ ئەم بابەتا بێ هەستەکەی ئەمە بە شێوەیەک لە شێوەکان لە ئێستاوە ئامادەکاریەکرێ بۆی لە کاتی ڕێفراندۆمە لە کاتی گشتپرسیە ئەگەر هەموو لایەنەکانی هەرێمی کوردستان پێکەوە ڕێکەوتن ئەو کات حەشدی شعبی دژ بەم پرۆسەیە بەکاربهێنرێت. ڕێکەوتن لەگەڵ بەغدا هەروەکو بەحەسکرا زۆر گرنگە بۆ ئەو مەسلەیە چونکە حەشدی شعبی هەر چۆنێک بی بەشێکە لە هێزی لەشکری عێراقی. ئەگەر بێت و لەگەڵ بەغدا لەسەر ئەو مەسەلە باشتر بە حیوار ڕێک بکەوین باشترە. بێگومان ڕێفراندۆم چاکترین شێوەی دەربڕینی ڕای خەڵکە لە هەموو جێگایەک. لە سویسرا جادەیەک ناکەن بەبێ ڕێفراندۆم، بەڵام مەسلەکە لێرەدا ئەوەیە لە هەمان کاتە ڕێفراندۆم لە کوردستان لە هەرێمیش و لە ناوچە دابڕێنراوەکانی کە کەوتونەتە دەرەوەی ئیدارەش بە پێی دەستوری عێراقیشی و بە پێی یاساکانی کە هەشن کە سەر بە دەستورن شتێکی یاسایی و شەرعیە. بۆیە پێویستە حیوار زیاتر لەو مەسلەیە بکرێ بۆ ئەوەی بگەینە ئەو نەتیجەی کەوا بە ڕەزا ئەو مەسلەیە تێبەر بێت. یعنی ڕێک کەوتنێک کە بێت باشترە لەسەر ئەو مەسلەیە. خۆ ئەگەر کوردستان بە ڕاشکاوی لەگەڵ بەغدایە بەحسی ئەوە بکە بڵێ ئێمە گەیشتێتە حاڵەتێکی بنبەست لەبەر ئەوەی لە عێراقا عێراق ناکرێت بویتە دەوڵەتێکی فیدرالی و دیموکرات ئەوە تا 12 ساڵە ئێمە یەک هەرێممان هەیە بە یەک هەرێمیش دەڵێت نابێتە بەبێ ڕێکەوتن لەسەر ئاستی ناوخۆ ئەتوانین ڕوبەڕووی مەترسیەکانی دوای داعش ببینەوە. باش نییە پێویستە یەکەم شت بەنسبەت کورد پێویستە تەبایی سیاسی خۆی پەیدا بکاتەوە. بەڕاستی ئەوە زۆر گرنگە. یەک هەڵوێستی و یەک دەنجی یەکەم چەکی کوردە لە کوردستان دەبێ. ئەمە بناخەی حازرمەندی ئامادەکاریە بۆ ڕێفراندۆم و بۆ سەربەخۆیش دەبێت و دەبێ هەوڵ بدرێن هەموو هێزە سیاسەکان پێویستە ئەوە تێ بکەن هەر هەموو بەبێ جیا دەبێ هەوڵی ئەوە بدەن تەبایی سیاسی پێ بکەنەوە. دوا پەیامی خۆت لەم بەرنامەیە بۆ سەرکردایەتی سیاسی کورد وەکو مامۆستایەکی یاسا و زانستە سیاسیەکان سەبارەت بە پاشەڕۆژی هەرێم بە واقعی ئێستا و پاشەڕۆژ. بەڵێ بێگومان من داوا لە سەرکردایەتی و لە هەموو هێزە سیاسەکان دەکەم کەوا بگەڕێنەوە سەر سیاسەتی واقعی دوورکەونەوە لە سیاسەتی پێداگرتن. ئەمڕۆ وەزعی کوردستان وەزعێکی زۆر هەستیارە بە تایبەتی پاش تەواوبوونی جەنگ لەگەڵ داعش هەڕەشە و مەترسی زۆر بەرامبەری کوردستانەوە دێ. بۆیە دەبێت بە شێوەیەکی گشتی هەوڵ بدرێ تەبایی سیاسی پیا بکرێتەوە دەستگا یاساییەکان تەفعیل کارا بکرێنەوە و هەروەها هەندێکیش باری دارایی هەرێمی چاکتر بکرێت. زۆر سپاس دکتۆر جنابی عەمی دەڵگورد. من ناڵێم دوا پەیام مەبەستمە کاتەکە استیغلال بکەم بۆی پرسیارێکت لێ بکەم. لە ماوەی ڕابردوودا گرژێک لە نێوان بڵین هەرێمی کوردستان و پارتی کرێکارانی کوردستان یاخود هێزی پێشمەرگەی کوردستان و پارتی کرێکارانی کوردستان دروست بوو. گەر یعنی بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان قسە بکەیت مەترسی ئەوە ماوە ڕوبەڕووبوونەوە یعنی دروست بێت یاخود ئەوەتان تێپەڕاندۆ و ڕێککەوتون؟ وڵای پێشەوە حەزەکە من ینی پامێک ڕابگەێنم. ئامادەی هێزی پێشمەری کوردستان لە هەموو کاتێک زیاتر و بەهێزترە. سەنگەری هێزی پێشمەرگە بە دڵنیاییەوە ئێمە دڵنیایە دێنە خەڵکی کوردستان بە شێوەیەکی گشتی کە ئەگەر هات و گەشتە حاڵەتی ئەوەی کە ئێمە لەسەر خاک شەڕ بکەین هەموو پێشمەرگەی کوردستان ئامادەی شەهیدبوونی هەیە. لەبەرەوە مەسەلەی تەسەلولکردنی مەفرەزەیەک و هەوڵێکی جۆ بە هەر شێوازێک ئەمە شتێکە کە ناتوانین بڵێن قابل نییە. لەبەرەوەی لە تەواوی دنیا ئەو سنوورانەی کە هەیە وڵات نییە لە دنیاە لەگەڵ وڵاتی دراوسەکەی سنوورەکەی تەواو ئەمنی تێدا بەرقەرار بوو بێت. لەبەرەوە ئەمە حاڵەتێکە نیسبەت بەو مۆزوعی بوونی هێزەکانی پەکەکە لەو ناوچەیە ئێمە دەیان جارمان وتووە لە 2 ساڵی پێش ئێستاەوە هەتا ئێستش دەیڵێن ئێمە خواستی ئێمە ئەوەیە کە لە ڕاستیە بوونی ئەم هێزە نەبێتە فاکتەرێکی نائارامی لەو منتیقەیە نەبێتە فاکتەرێک بۆ ئەوەی کە تەدەخولاتی هەرێمایەتی و تەنانەت حکوومەتی عێراقیش لە ناوچەکە دروست ببێ و لەوانەیە ئەو هەڵوێستانی حەشدی شەعبی کە ئێستا دەینوێنێ بەشێکی
سەرچاوە بێ بە وجودی ئەو زۆر سپاس دەکەم هاوڕێیان چرکەیەکم بەنێ بۆی دواپەیامی دکتۆر دانا و دکتۆر محەممەد ژۆرگرم دکتۆر دواپەیامی خۆت زۆر بە کورتی خۆزگە دواپەیام نەباس گوێ لە پام ناگرێتەوە بەڕاستی یانی ئەوەی کە باس کرا گرنگترین با بڵێن فاکتەری ناوخۆیە بەڕێی من ئەویش ئەوەیە مەسلەی چۆن ئێمە دەتوانین زاڵ بین بەسەر ئەو قەیرانە سیاسی و قەیرانە دارایی کە ئێستا ڕوبەڕووی هەرێمی کوردستان بێتەوە لە زمانی ئەوانەش بەڕاستی ئێمە مؤسساتمان ینی فلیس کراوە مؤسساتی سیاسی گەورەمان شەرعیمان پەرلەمان ئیش ناکات ینی ناکرێت ئێمە چاوەڕوانی ئەو بکەین پێشمەرگا بچێت خۆی بە شەهیدکردن بدات بەڵام ئێمە لە ناوە خۆماندا یەکتر بخۆین. زۆر سپاس دەکەم دکتۆر محەممەد دواپەیامی جەنابتان. بە هەموو ئەو پێوەەر و بۆچوونانەی کە لەبەر دەستە کورد ئەگەر بە دوای فەکتەری ئارامیە گەڕێ بێ بە دوای ئەوەیە بگەڕێ کە نیشتیمانێکی سربەخۆی خۆی هەبێ من داوە لە هەموو لایەنەکانەکەم و بەتایبەتی سەرکردایەتی هەرێمی کوردستان لە هەنگاوەکانیان سارد نەبنەوە بەردەوام بن و هێزی پێشمەرگە و خەڵکیش لەگەڵیان ئەبێت بۆ کەناری ئارامی. بڵێ بەڕێزان دکتۆر محەممەد دکتۆر دانا ئەمید هەڵگورد دکتۆر ئازاد زۆر سپاس بۆ کاتەی بە ئێمە و بە بینەرانتان بەخشی بەو هیوایی توانی بێتمان بەشێکی وێنەکەشمان دروست کردبێ کێشە نیە چونکە وترێت وێنە گەورەکان دێکێشەیە لە ئێستاە ئەزیزانم ڕێزی یادگارفایە خۆم ستافە جوانە لە شاری هەولێر و ستۆدیۆی ناوەند و سەرەکی قبول بکەن تا بەرنامەیەکی دیکە بەخوای گەورەتان ئەسپێرم ماڵتانە میشاوەدان.